بەناوی خوای بەخشندەوە میهرەبان ئازیزان و وەرزش دۆستان و بینەرانی سلێمانی تیڤی ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. من سیدات بابانیم، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانەی وەرزش هاتمەوە خزمەتتان. میوانی ئەم هەفتەی بەرنامەکەم یەکێکە لە میدیاکارە سەرکەوتووەکان، میدیاکارە زۆر چالاکەکان، میدیاکارێکە ساڵهای ساڵە خزمەت بە وەرزش دەکات، چ لەسەر ئاستی وەرزشی کوردستان چ لەسەر ئاستی وەرزشی دەرەوە. ئێمەش پێمان خۆش بلەنزیکەوە چاوپێککەوتنێکی لەگەڵا ئەنجام بدەین و هەم باسێک لە ئەزمموی ژیانی ڕاگەیاندنی خۆی دەکەین و هەم باسێکیش لە پێگەی وەرزش لە میدیای کوردیدا دەکەین. کاک محەممەدجان بەخێربەی، خۆشحاڵ بم لەمەدەوە. بەناوی خۆی گەورەمەرە میهرەبان، سوپاس سیداجان، سوپاس بۆم دەرفەتە. منیش خۆشحاڵم کە لەگەڵ بەڕێستانە وجودمەیە و سەرەتاژەمێ ئەوە بڵێم دڵخۆشم کە گەنجێکی تر لەو گەنجانەی کە بۆ یەکەم جار لە گفتوگۆی دەرەوەی یاریگاوە ئاشنا بوو ئێستا لە نێو بواری ڕاگەیاندنا دەیبین و شانازی پێوە دەکەم کەویش سیدات بابانیە، بۆیە بۆ هەمیشە شانازی پێواکەم. سپاس کاک محەممەدجان، دووبارە بەخێربەی. کاک محەممەد، پێم خۆشە سەرەتا لە تەوەری یەکەمی بەرنمەکەم مۆدەست پێ بکەم کە پێگەی وەرزش لە میدیای کوردیدا ڕای تۆ لەسەر پێگەی وەرزش و گرنگیانی میدیا کوردیەکان بە وەرزش چۆنن؟ بەڵێ، ئەگەر ئێمە گەڕێنەوە دواوە، پێگەی وەرزش بارودۆخی جیاوازی وەرگرت. سەردەمانێکە بوو کە ئێمە سەرەتاتی لە نێو بواری ڕاگەاندن وەرزش شتێکی لاوەشی بوو. وەرزش شتێ بوو، شێوازی کارکردنی میدیا بەو جۆرە بوو، هیچ ئەو بەربڵاوی میدیا نەبوو کاتە، بەڵام شێوازی کارکردن بەو جۆرە بوو کە هەواڵ گرنگتر بوو لە وەرزش، کە بۆ نمونە دراما گرنگتر بوو لە وەرزش، بۆ نمونە بەرنامەی سیاسی گرنگتر بوو لە وەرزش، یعنی فیلم گرنگتر بوو لە وەرزش. ئەمە لە سەردەمێکی خۆیان بوو. بەڵام بارودۆخەکان گۆڕا، وەرزش وای کرد کە پێش هەموو شتێک بکەوێت. یعنی ئێستا بۆ نمونە لە نێو کەناڵەکانیشە چ بە ئاسمانیتەوە چ بە شوێنی تێتەوە لە نێو هەواڵی سیاسیا باسی وەرزشەکرێ، جاران لە سەردەمی ئەمە نەبوو. کەواتە ئەمە چییە؟ ئەمە کاریگەری و خۆشویستنی وەرزشە، یاخودەوە تا ڕازگۆیی وەرزشە وای کردووە کە وەرزش بەم دۆخە بڕوات. بە دیوێکی تر دەتوانین بڵێن بینەر، حەزبوونی بینەر لە وەرزش، حەزبوونی هاوڵاتیان هاونیشتیمانیان لە وەرزش وای کردووە کە وەرزش ئێستا بێتە شتێکی تایبەتمەند و لە سەرجەم کەناڵەکاندا بە پێی پێویست گرنگێکی زیاتری پێ بدرێ وەگەوەی لە ڕابردوایە، چونکە ئێستا بارودۆخەکە بەو جۆرەی لاتووە دەرکەوتن و سەلیقەیی و ناوازەیی لە وەرزشا زیاتر قاڵبۆتەوە تا بوارەکانی تر. بۆیە پێم وایە ئێستا لە نێو میدیادا وەرزش کایەکی ئەجگار گرنگە، وەرزش هەنگاوێکی زۆر گەورەی ناوە، ئەتوانین بڵێن 360 لە گۆڕاوە لەوەی کە میدیا بزانێن بە چ جۆرێک مامەڵە لەگەڵ وەرزش کاوەک لە پێشتر. واتە کاک محەممەد، بە پێی وتەکانی تۆ بێت میدیای کوردی لە ئاستی پێویست گرنگی بە وەرزش یاوە، یان ئەوە تا هێشتا ماوەمانە وەکو پێویست میدیاکانی کوردستان گرنگیم بن بە وەرزش؟ ئەزانین چۆنە، ئەمە بارودۆخەکە جیاوازەکە. ئەگەر تۆ کەناڵێکی وەرزشی بی بەڵێ ماوتە لەوەی کە گرنگی بەوەی بە وەرزش، بەڵام وەکوی کە تۆ کەناڵێکی ئاسمانی یا کەناڵێکی با من زیاتر باز لە کەناڵ ئاسمانەکان بکەم بە حکمی ئیشکردنی خۆ، کەناڵێکی ئاسمانی بەپی ئەو پێویستی کە هەیە بەڵێ گرنگی یاوە بە وەرزش، بەپی ئەو پێویستی کە هەیە بەڵێ بەرنامەی وەرزشی داناوە، بەپی ئەو پێویستێکی هەیە بەڵێ ستافی وەرزشی داناوە. بۆیە ئەتوانم بڵێم بەڵێ میدیای کوردی گرنگیەکی زۆریاوە بە وەرزش، بەڵام مامەڵەکردن لەگەڵ وەرزشا چۆنە، ئەمە کەوێتەوە سەر خودی کارکردنی میدیاکە خۆی. مامەڵەکردنەکەی چۆن تەسەڕوفەکە لە ڕووی بەرنامەوە، لە ڕووی هەواڵیەوە، لە ڕووی گرنگیدانەوە، ڕەنگە فەرقکە ئەم گرنگی بەم زیاتر بە و گرنگی بەو زیاتردا کامیان بە پیشەیی ئیشەکەن ئەوە لای بینەرەمێنێتەوە. باشە، با من پرسیارێکی در بکەم. پێت وان نییە میدیای کوردی زیاتر گرنگی بە تۆپی پێ وەرزشەکانی تری زیاتر لۆناوەتە؟ زۆر جارە بینین زۆر لە وەرزشکارەکانی دیکە ئەو گلەی و گازندەیان هەیە لە میدیاکانی کوردستان لە کەوا گرنگیەکی وەکو پێویستیان نەداوە بە وەرزشی بوارەکانی دیکەمە، یاری بالێ، یاری باسکێ، یاری تێنسەکانە، تەنها گرنگیەکی زۆریان یاوە بە
تۆپی پێیەکە و وەرزشەکان تا حدێک وەرانراوە چ لەسەر ئاستی کوردستان چ لەسەر ئاستی ئەوروپا. لەسەر ئاستی کوردستانەکە نەخێر لەسەر ئاستی کوردستانەکە یاریەکی باسکە هەبێ کەناڵەکانە چەند تەختەیەکەن یاریەکی تۆپێ هەبێ پێم وتم سیستمی ئیشکردنی کەناڵەکان ڕۆڵەبینێ بۆ نمونە گەرمینە سەباز لە کەناڵی خۆم کەم من گرنگی بە هەموو یاریەکان هەیەم هەچ یاریەکە بێ چەند تەختەیەکەم ئەوەی کە بۆ تۆپی پێیەکەم بۆ بالەش یەکەم بۆ باسکەش یەکەم بۆ تیرروکەوانیش یەکەم و بۆ وەرزشە بەرگریەکانیش یەکەم کەواتە لەسەر ئاستی کوردستان پێم وایە شتەکە یعنی متەوازنە ڕوا ئەوە مۆزوعی ترە بەستێتەوە بە ڕاگەاندنەوە مۆزوعی کارکردنی لیژنەی ئۆلۆمپی و کارکردنی یەشی تۆپی کوردستان و کارکردنی دامەزراوە کان لەگەڵ تۆپی پێ وەرزشەکانی ترەوە لای ئێمە نییە ئەوە عیدی ڕاگەاندن نیە بەڵام پێ دوان نییە بۆ من زۆر جارە بینین کاتێک بەرنامەیەک دانرێت قسە لەسەر وەرزشەکانێک زۆربەی بەرنامەکان تایبەتە بە تۆپی پێ کەمتر بۆ نمونە کەسایەتێک هێنرێت لە بوارەکانی ترا میوانداری بکرێت یاخود یاریزانێکی بوارەکانی دیکە هێنرێت بۆ نمونە لەسەر بوارەکەی خۆی قسەی لەگەڵا بکرێت. بەڵێ ئەخر دە تۆ سێریکە بۆ ناوخۆی ئەمە بەرنمەیەکی وامان نییە لە ناوخۆیە کە بەم جۆرە شتەکان بەسەرکاتەوانە یعنی هیچ کەناڵێک ئێستا بۆ لەبەری یانێمە بەستێتەوە بە وەڵامی پرسیاری دووەمانێ تۆ کە ئێستا هاتوویدە تەلەڤیزۆنێک و کار دەکەی خۆ ساغ کردێتەوە خۆ یەکلا کردۆ لەوەی تۆ کار بۆ بینەرەکەی گرنگی بەوەی کە بینەر بۆچی متابعەتەکە و لەبەر چی متابعەتەکە مانەوە نەمانەوە بینەری ئێمە هێشتا وەرزشی ناوخۆی لا نەچۆتە پێشەوە ئێمە چەند هەوڵمان داوە چەند ساڵە ئێمە لەم بوارەیە ئیشەکەین هەوڵمان داوە پتەوە نەتەوە بینەری کوردی جیهانەکەی لامە بەستە گرنگی بە ناوخۆیەکە نایە بە پێویست بۆ وەرزشی ناوخۆشمان هەر بەو جۆرە نییە کە تۆ گرنگی پێبێ لەو ئاستە لەو کێوە بەرزانین کە تۆ بۆ جۆرە گرنگی پێبێ ڕاست ئێستا بەرەو پێشتوونی زیاترێ بۆ نمونە ئێستا وەریگرە لەسەر ئاستی ناوخۆ چەندیانەیەکمانەیە لە خولی ناوی عێراقا بەشداریەکە ئەمانە هەمویان گرنگیان پێیراوەکو پێویست هەرچێکیان ویست بێ هەچ هەواڵێکیان ویست بێ هەچ بارودۆخێکیانە بێ نوقسانیان پێشیاری دوای یاری تەشجیعکردن هەموو شتێکیان بۆ کراوە بەس من چی بکەم کەتی پێشی باسکەم نییە بۆ نمونە دوویان لەمەیە ڕکابەریەکە لە خولی بالەیە هەولێر و یانەی پێشمەرگەی سلێمانی بە هەموو پێوەرە گرنگیان پێیراوە بە هەموو پێوەرێ بەسەرکراو نەتوانێت یعنی کە خۆیان وەرزشەکە نەکرێ وەرزشەکە فەوتاو بێ من چی بکەم ئێستا تیمێکی باسکەم نیە تیمێکی باسکەمانێ بۆ نمونە وەری گرین تیپی باسکەی زاخۆ هەیە ڕاگەاندنی من دەستی ناگاتە زاخۆ توانای کەناڵی من سنووردارە توانای کەناڵێکی تر سنووردارە ناتوانێت و خزمەتە بە تیپی باسکەی زاخۆ بکە ئەمە وا دەکا کە شتەکان بگۆڕێ باشە ئەمە یاریە شتەکان ئەی یاریە تاکەکان یعنی بۆ منە خۆمە زۆر یاریزانمان هەیە کە لەسەر ئاستی شاری سلێمانیە یاخۆ لەسەر ئاستی شارەکانی دیکەش چونە ئاستی هەڵبژاردەی عێراقیش لە یاریە تاکەکانە چونە بە ڕادە هەڵبژاردەی عێراق چونەتە دەرەوە بۆ نمونە تۆ ئەو یاریانەی کە باسیەکەی من مامۆستا کارزانە و کاتێک کە پاڵەوان بوو بەرنامەی دەرەوە یاری قسەکەی مەتەنە بۆ من لەسەر کارکردنی تۆ و دەستگاکەی تۆ لەسەر ئاسی سەرسەم دەستگاکانە ئەخر دە پێ دەڵێن تۆ ئەتوانی بەرنمەیەکی بۆ تەرخانکەی بەڵام ئەم بەرنمەیە ون ئەبێ یاخود ئەو بەرنمەی تۆ ستایلی و جۆرەی نیە بۆ نمونە ئێستا من دانیشم بەرنمەیەک دانێم تایبەت بە یاریە تاکەکان بۆ نمونە دایانێم بەرنامە هەر ڕۆژە لەسەر بەرنامەیە ڕۆژە لەسەر تێنس قساکەم ڕۆژە لەسەر بالە ڕۆژە لەسەر باسکە ڕۆژە لەسەرین بەشی مانگە بەرنامەم پێ دوایەوە تەواو بم بەرەو پێشچوو نییە لە دەورێکە ئاخولێتەوانێ کابرا من هەموو ڕۆژێ دانیشم بێن بەرنامە بۆ خەڵکەم بەرنامەیەکی هەفتانەکەم بۆ نمونە یاریزانێکی بۆکسینمەیە با ناونێنم یاریزانێکی بۆکسینمەیە بەتەڵی عێراق باش ئەمەم یاریزانەمێ من بەرنمەیەکمێ تایبەت بە یاریە تاکەکان یاریزانێکمێ یاریزانی بەتەڵە لە تێنسی سەر مێزە من سیداجیان ئەتوانم چەند بەرنامە بەمانە بکەم من چەند بەرنمەیەکی مەحدود دەتوانم بۆی بکەم لە ساڵێکە 3 جار بەرنامە بۆم کەسایەتیانە بکەم خەڵک بێزارە بێ خەڵک سیرم ناکە ناکرێ خۆشی قوبوڵی ئەوە ناکە وەرزشیشم بای ئەو نە پێشکەوتو نییە من یەک پرۆگرامی ساڵیم هەبێ لە ساڵێکە یەک نەفەر و دەرکەوێت لە ساڵی دوایە دووبارەی بکەمەوە بزانم چی بۆ بە سیلسیلات بەرنامەکەم بەڕێوە بەرم لەبەرەوە کێشە لە خودی وەرزشەکەیان نەک کێشە لە خودی ڕاگەهات نابێت واتە وەکو تۆڵی کاربەدەستان کاریان نەکردووە کاربەدەستانی وەرزشی کاریان نەکردو بۆی کە ئەم وەرزشانە بەرەو پێش بچن بۆی میدیاش گرنگی زیاتری پێبات بەتاکید ئەگەر تۆ بۆ نمونە
بەتەڵی عراقەیە لە کیک بۆکسینە، بەتەڵی عراقەیە لە تێنسا. باش غێری یانەکان کە خودی خۆیان هەستاون مەدرسەی تێنسیان کردوێتەوە یا مەدرسەی یاری کیک بۆکسیان کردوێتەوە، کو شێ هاتووە دەستیان بگرێ، چێ هاتووە یانەیە تایبەتکە. ینی با من بەسیترین نمونە پێ بڵێ تیمی باسکە، تیمی باسکەی کە ئێستا لە کوردستان ئەوەی کەماوە تیمی باسکەی کچانە. دکتۆر ڕزگار خۆی هاتووە لە دەرەوەی یانەکان لەبەر هیچ جانەیە قوبوڵی نەبوو، هیچ جانەیە ناتوانێت بەو شێوەی ئەو بەرنامجەکە بەڕێوە بەرێ، هاتووە خۆی ڕێکخراوێکی دروست کردو لەژێر ناوی ئەم ڕێکخراوەیە ئێستا لە ڕیزی هەڵبژاردەی عراقایە لە 5 ساڵی داهاتووشە دەبینی تیپی باسکەی کچانی عراق چەند فەرقەیە لە چاو لە مێژووە، یعنی ڕنگانەوەیکی مێژوویە بۆ لەبەروی جیلێکن خۆی لە منداڵیەوە پێیگەیاندون. ئەو بەم جۆرە ئیشەکەی کردو ئێستا کارەکەی بۆ جۆرە گەیشتووە. ئەیدەی ئاخی کە تۆ ئەم دەستگریانەوە نەبێ کە تۆ کەسێ نەبێ ڕێنمووی بکە، کە تۆ کەسێ نەبێ پێداگری بکە، بەم جۆرەی لێە کە تۆ ناتوانانی لەگەڵم جۆرەی شای بەردەوامی لە کۆتایی شایشەکە لە فەشەلێنێ لە هەمووشی گرنگتر لە کۆتایی ئیشەکە و بەدڵی بینەر نییە، کە ئیشەکە و بەدڵی بینەر نەبوو ئەهەمیەتی کەمە بێتەوە. توانین بڵێنکەوە بینەر وای کردووە کە کەمترین بۆنمە گرنگی بەیارە تاکیەکان بدرێت لەبەری کاتێک بۆنە بەرنامەی لەسەر تۆپی پێکرێت بینەرێکی ئەزگار زۆریە بێ، بە تایبەتی بۆنە بەرشەلۆن و ڕیال مەدرید ئێترەوە بینەرێکی هەر زۆرێ، بەڵام کاتێک بەرنامەیەک گرێت لەسەر وەرزشەکانی دیکە لەسەر یاریە تاکیەکان بێت چ لە بۆنمە لەسەر بالۆ باسکە بێت بینەر بۆنمە تاقەی سەیرکردنی نییە. توانین بڵێن ئەمە هۆکاری سەرەکیە؟ بە تەشیدەوە هۆکاری سەرێکیە. باوەڕم پێ بکە سیداجان ئەگەر بەرنمەیەکیش بۆ یاریە تاکیەکانیش بکەی بۆ تێنسی وەرە بم بەرنمەیە بۆ تێنسەکەم هەموو یاریزانەکانی تێنس سەریەوە بەرنمەیە ناکەن. ینی تۆ چی بکەیت؟ تۆ لەگەڵ بینەرایشەکەی بەڵێ بە تاکید بینەر هۆکاری سەرەکیە بۆی کە میدیا بەم جۆرە کار بکە. تا چەند بوونی کەناڵێکی وەرزشی گرنگە بۆ بەرەوپێشچوونی میدیای وەرزشی یان بەرەوپێشچوونی وەرزش لەسەر ئاستی میدیای لە کوردستان؟ وڵا 100% گرنگە، بەڵام زۆر قورسە بۆ کورد، زۆر قورسە لەبەرەوەی ئێستا بەداخەوە منەم قسەیەکەم ئێمە لە نێو میدیاشە ئەم چەند میدیایی کە هەین بیگرە بۆ نمونە با بڵێن 15 میدیای کاریگەرمانەیە لە کوردستانە. باوەڕ بکە ئەم 15 بەیەکەوانێ باز لە تاچی ئەفراد ناکەم، بۆ نمونەکە ئێمە ڕەفاقەتێکی و دڵسۆزیەک لە نێوانمانەیە، بەڵام سیستمی کارکردن بەو جۆرەیە لەم 15ەیە سیانزەی لەوە چێ دوو کەناڵی لاپەسەندێ، هەموو سیانزەیەکیان وەرگری دوانی لاپەسەندێ، دوانی نیشکردنی لاپەسەندێ، دەتۆرە هەمویان کۆکەرەوانێ لە کەناڵێکی وەرزشی تایبەتمەندە بزانە چی لێکەم. بەسیترین شت ئێمە ڕۆژی وەرزشی کوردستانمان هەیە، کۆمەڵێ براپەی هەستاون، من وەکو خۆم ئەگەر چی پەیوەندی بەلایانی منۆ یا پەیوەندی بە شتێکی منۆنیە تا سەرێسخان لەگەڵ یانە دەستخۆشیشم بۆیان نەبووە بۆ لەبەری لە کۆتایەکەی ئەمە خزمەتە، ئەمە خزمەتە و من لە بەرچاومە و دەستخۆشیشیان لێکم. بەڵام باوەڕ بکە من ئەڵێم خزمەتە لەو لاوە نۆ کەسی ترە لە ئێمە وانە و ئەمە ڕۆژی غەڵەتە و ئەمە وای غەڵەتە و ئەمە 1001 عرقەلی بۆ دروستەکرێ. من بەشوێ لە نێو ئەم مەعمەعەیە بتوانم کەناڵێکی وەرزشی دروست بکەم، نخبەکانی وەرزشبی وەمە ناو کەناڵەکەەوە داینێم و ڕتمێکی وەرزشی پێوە بەڕێوە بەرم. ئەگەر بۆ نمونە کەناڵێکی نیشتیمانی هەبووە یان جیاواز لە سەرجەم ڕەنگەکانی حزب، پێ دوایە میدیاکارە کاریگەرەکان یاخود و میدیاکارانێکەوە نوخبەن لە سەرهاتی کوردستانە پێ دوایە بچنە ئەو میدیایەوە کار بکەن، ئەو دەستگایەوە کار بکەن، یان ئەوە تا لایەنی حزبیەکان بە سەریانە زاڵە و زەحمەتە بچن؟ وەڵاهی سیداژیان بە شێوەیەکی گژیر ئەوەی من هاوڕێم هەیە، ئەوەی کە تایبەتمەندیان هەیە، ئەوەی کە قسەم لەگەڵا کردوون، ئەوەی کە پێکەوە دانیشتوین هاوڕێیەتی و برادەرایەتی و باسی ئیش و باسی دەرەوە هەموو ئەمانە باسەکەم. بەڵێ ئەم تەرحەیتۆیەکی لەو بڕواان بتوانین بەشێکی زۆر لە 170 میدیاکارەکان کۆبینەوانێ لەو کەناڵایە خزمەت بکەین و خزمەتێکی ناوازە و سەلیقەدار و بەپێس بکەین کە سەرنجی ئەمان بەلای خۆیدا ڕابکێشێ. کاوی محەممەدجان تەوەری یەکەمی بەرنامەکەم کۆتایی هات، ئێمە سەر تەوەری دووەمی بەرنامەکە کە باسکردنێک لە ژیان و ئەزمموی ڕاگەیاندنی خۆت. ئەگەر باسێک لە سەرەتای هاتن نێو ڕاگەیاندنی محەممەد ئیبراهیم بکەین،
ساڵی چەند بە دروستی محەممەد ئیبراهیماتە ناو ڕاگەیاندنی کوردیەوە یا ڕاگەیاندنی وەرزشیەوە بوو بە میدیاکاری وەرزشی سەرەتای دەستپێک. ئەگەر لە سەرەتای سەرەتاوە بتەوێ ینی جێڕانەوەی هاتنەنی و میدیا ئەتەوێ یا ئەوەی کە دەستم پێ کردەوە بەس سەرەتای دەستکردن بە میدیا بەکاری چۆن دەستم پێ کردووە سەرەت کاتەکە هەم کاتەکەی هەمیش چۆنێتەوە ماش تاوان سەرەتا من دەرسێکی ئاینیم هەبوو لە مەڵبەندی سلێمانی دەمخن لە ڕێی ئەم دەرسەوانێ لە ساڵی 2006 من هەتا ئەو ڕۆژەی کە لە یعلامە بەردەوامم ئەوە هیچ هەر لە ڕووەکەی ترەوە هەر قەرزاری دایکمم بەڵام لەمایە بە تایبەت قەرزاری دایکمم حەز و خولیایەکی مناڵیم هەر هەبوو بۆ یعلام متابعێکی زۆر باش بووم بینەرێکی زۆر باش بووم و کۆکەرەوەیکی زانیاری زۆر باش بووم. دایکم ئەو کاتە ئەو دەست پێشخەری کرد هەرو مامۆسای دەرسم لا خوێن دەرفەتی ئەوەی ینی پێی ڕاگەیان کە ئەم کوڕەی من ئەم خولیایی هەیە بۆ پەرەی پێنیان ئەم دەرفەتەی بنێ ینی من هەتا مردن قەرزاری دایکمم لەبەروی دایکمەوە دەرفەتی یامەتەیەکە من بۆ بگەم لە ڕێی ئەوەوانێ تەرحی ڕادیۆی کۆمەڵم بۆ کرا چوومە ڕادیۆی کۆمەڵ دەستم پێ کرد ئەو کاتە ئەمانم هیچی پێوە نەبوو هەمووی ینی باوەڕ بکە زۆر قرس بوو جاسەرێکسە پێویستێکەکەم بۆ تەلەڤیزۆنەکە بوو لە ڕادیۆ دەرکەوتم ڕاستەوخۆ تەلەڤیزۆنی سلێمانی بایان کردمە و کاتە فەراغێ دروست بوو وتیان ئەمانەوەم کەسە بێت خزمەتمانکە کە کەوتە ساڵی 2007ەوە بە دیاریکراوی ئیتر من لەو کاتەوە دەستم پێ کرد و یەکەم بەرنامەشکە کردم ینی لە ناو هاوڕێکانمان کە وتمە چم بۆ بەرنامە حاڵەتێکی زۆر ناخۆش بوو چوومە لای دەلاکەی سەر فەراکەی خۆمان پێم وتم توخوا ئەم لاجانانم کە و کاتە پێمانە و لاجانتم توخوا تۆزێ بۆم باری کەرەوە با تۆزێ دەرکێکە ئاوا ڕیشوشتم پێوەوە ئێستا سپی بووە ڕیشوشتمان هەمووی سپی بووە ینی یەکەم جارکە چوومە سەر شاشە ڕیشوشتم نەبوو هیچ ئاوا دەستم پێ کرد لە تەلەڤیزۆنی لە ڕادیۆی کۆمەڵەوە دواتر بۆ تەلەڤیزۆنی سلێمانی دواتریش پێگەی سەرەکی و ئەگەر خوا تەمەن بە هەمیشەی خۆم کەناڵی ئاسمانی پێ واتە توانین بڵێن پاڵپشتێ سەرەکیەکەی سەرەتا توانین بڵین دایکی بەڕێستان بوو. بەڵێ بەتەشید قەرزاری دایکمم دایکم ئەو دەرفەتەی بۆ کردمەوە هەنگاوەکانی تر خۆمم بەڵام دایکم دەتوانە و لیادوی خۆدە بەڵام دەستپێک دایکم شتوانی بڵین بۆنە ساتی دەرکەوتنی محەممەد ئیبراهیم لەسەر شاشە سەرەتاکەی ئەگەر تۆ بە ساڵی 2007 بەتەشید ساڵی 2007 چای دایکم ماچەکەم لە سڵامان بۆ هەیە ئێمەش لە کارکردنی خۆت ڕازی لەو ماوەیکەوە لە میدای وەرشیا کارت کردووە لەسەر زەمە و دەستگایانێکەوە کارت کرد لەو شوێنانەی کارت کردووە لە کارکردنی خۆت ڕازیت؟ وەڵاهی طبعاً ئەبێ ڕازی بم لەبەرەوەی تۆ کە کاردانەوەی باش لای خەڵەکە بوو کە پێشوازی و لای خەڵک هەبوو کەواتە من ئیشێکی باشم کردو بەڵام ناڵێم هەڵم نەبووە ناڵێم کەم و کوڕیم نەبووە ناڵێم لە هەموو شتێکا پێرفێکت بووم چونکە من قەنەعەتم بە پێرفێکتی کامل نییە ئەگەر لە بین سپۆرتیش داوام کەم پێم وانێ من کەسێکی ئەوەندە پێرفێکت بووم لەبەری هێشتا بێ فێرم و بەردەوام بووم هێشتا بێ زیاتر لە بارەکەەوە بخوێنمەوانێ و لەبەی مەجای ڕاگەاندن و مەجای ڕاگەاندنی وەرزشی مەجالێکی زۆر فراوانە ئەکرێ باشتر و باشتر بەردەوام بی بەڵام بە کۆی گشتی خەڵکی ئەوەی پێوتوم کە من لە ئیشەکانی خۆم ڕازی بم چواردەورەکەم ئەوەی پێوتوم کە بەڵێ شکور بۆ خوا من کارێکی باشم کردووە کە توانەی مەدڵی بینەر لە خۆم ڕازیکەم کە بە ڕێگەیەکە هەنگاو بنێم خەڵک منی لەبەر چاو بێ و بە دیاریم کا بەوەی کە ئەمەیەکێکە لەو کەسانی کە خزمەتی وەرزشەکە بۆی ئەمە هەمیشە جێ شانازیە بۆ من و شانازی پێوەکەم شانازی بۆ ئێمەش بەتاشی سپاس دەکەم لە چ شتێکی کاری خۆت کەوا لە ڕاگەاندنە کردوتە ئەبوونەت کردایە پێ دوایە شتێکی بۆن و پێ دوای بوونەت کردای بەڵام تازە ڕۆیشتەوە کردوتە بەرنامەیەکە بۆ نمونە راپۆرتێکە چ شتێک هەر شتێکی دیکە پێ دوای بوونەت کردایە لەو ڕیتمەی کە منیان بە میدیای کوردی ینی ئەم قسەیە بە تەحەداوای کەم حەزم بە تەحەدانیە لەو ڕیتمەی کە لە سەرتاسەری کوردستانەوە لە زاخۆ تا خانەقین منیان بە میدیای کوردی
پەشیمانم بۆ لەبەرەوەی فەوزای دروست کرد من کە دەستمان پێ کرد کە لێرەوە ڕێز و حرمەتم بۆ کاک ئاماچ حەسەن هەیە کە قەرزاری دەستی ماندووبوونی و پیاوەم کە ئەویش هاوکارێکی سەرەکی مۆلەوەی کە ئەو محەممەد ئیبراهیمی ئێستا دروست بێ بڕیارمان نا لە ڕێی بەرنامەی دەرەوەی یاریگاوە چی بکەین لەوە بگۆڕین کە سێ دەم و چاوشی کاری بکەن لەوە بگۆڕین کە ئێمە چی بکەین کە ئێمە پێشکەشکارێ بێتە سەر شاشە باز لە ڕووداوەکانی هەفتە بکە هاتین چیمان کرد هاتین وتمان گەنجانی خۆمان وەرزشکارانی خۆمان کەسانی بە سەلیقەن کەسانی بەتوانان با ئەمان بێنین ڕوودا و کۆ بکەینەوانێ کۆمەڵی ڕوودا و کۆکەینەوانێ شیکاریان پێ بکەین ئێمە هیچمان لە بین سپۆرت کەمتر نییە هیچمان لە کەناڵە جیانەکان کەمتر نییە ئێمە ژۆکۆوان متابعین وە کەسی ئەزمونداریشمانەیە کەسێکیشمانەیە بە ئەزمون و بە پیشە کارەکەی خوێنوە هاتین دەستمان بەمە کرد کە دەستمان بەوە کرد باوەڕ بکە سیدات ینی ڕۆژنامەنووسەیە ئێستا خۆی لە بوارە جیانەکە ئیشەکە ئەو کات گاڵتەی بە من نەکرد لە نێو ئەو یاریگای سلێمانەیە گاڵتەیان بە من نەکرد بابە تۆ چی داوە لە جیانی ئێوە چین قسە لەسەر فێرکسۆن و ئەمە ئەوە بکەن میدیاکارە ڕاگەاندنکارە ئێستا پێگە و پلەی هەیە لە کەناڵەکانە ینی حەزم بە ناوێنان نییە بۆی ئەم قسێش دەکەم یانی ئێستا خۆیان کە گویان لێ بێتەوانێت لەبەر چاویانەیە گاڵتەیان پێکردم دوایی من وتم نە ئەمە بینەر ئێوێ ئێمە گرنگە ئیش بۆ بینەرەکەین نابا بە بینەر خۆ تەوەجوهیەکەی نە بینەر تۆ تەوەجوهەکە تۆ کە ڕاگەاندنکاری بینەر تۆ تەوەجوهەکە ئێستا هەمویان هاتنە سەر ئەو ڕیتمی بەرنامەی من ئەوەی کە ئێستا لە میدیای کوردیای بینی ئەوەی ئێستا لە ئەلفەوە تایە ئەو تەوەجوهەیە کە بەرنامەی دەرەوەی یاریگا لە نێو میدیا ئیبداعێ بوو کردی ئێستا هەمووی درێژە پێدەری ڕیتمی بەرنامەی دەرەوە یاریگان ئەو فەوزایشی دروستی کردووە کە دڵی گەنجە یێشەنن کە منێکە ئەگەر ئێستا خۆم کاری شیکاری یەکەم ئەگەر مڕاعاتی بینەرەکەم نەکەم ئەگەر مڕاعاتی کەسێک نەکەم پاش یاریەک بێم سەرزەنشتی کەم پاش یاریەک بێم وەسفی پێ ڕکابەرەکەی کەم ئەلەو ڕەفتاری پەشیمانم بۆ لەبەر لە کۆتایە دڵی هاونیشتیمانیەک ئازاری پێگا ئەوە لە ناخۆ من ئازارە و ئەلەو کارم پەشیمانم کە سەرەکیترین و گرنگترین کاری من بۆ لە ژیانمدا پێت وایە چی شتێک کە نەتکردەوە ئەوە بتکردایە وەڵاهی هەر ئەوە یعنی ئەو کاتە کە من کردم بە تایبەتی ئەوە نەتکردایە بەڵام شتێکەیە نەتکردو لی پەشیمانی حەزتا کرد بیکەیت حەزمە کرد بیکەم حەزتا کرد لە کاتی خوا بتکردان حەزتا کرد بەخوا ڕەنگە ئەوەی ئەم بەرنامەیە بینێ لی بێ بە شتێکی غڕور بەڵام بەخوا من هیچ غڕورێتێکم تیانە بۆی ئەم پاکانەیە بۆ خۆمەکەم بەشکە پێشتر لەوە دڵنیابم ئەوەی لە دەسەڵاتی دامەزراوەکەما بوو بێ ئەوەی لە دەسەڵاتی تاقە و توانای کاری میدیاییە منابوو بێ ئەوەی لە ئیبداعی خزمەتا بوو بێ بە بینەر من پێم وایە کردومە و هەوڵیشم بۆی داوە کە کردی بێتم بەڵام ڕێگرەکان هاتوونەتە بەردەم لەبەرەوە لە هیچ شتێک ئاواتی پێ ناخوازم کە من کەسێک خاوەنی بێ یا کەسێک کرد بێتی بڵێم وەڵاو شتەهی من بووە یعنی ئەوەی کەواویستی بێت و لە توانێتە هەبێت 100% دڵنیا بە لەوەی کە کردومە و ئەمە ینی با بینەریش بە هەڵە لی تێنەگا خۆیان ئەتوانن بە ڕابردووی منا بڕۆنەوانێ ڕەنگە و شاهیدیان بۆ بن باشە ئەگەر بابەتی وەرزشەکە یاخود ڕاگانی وەرزشەکە وەلانین من حەزەکەم ئەمە بکەم دەرفەتێک باسی خواردنی خۆشت لێ بکەم یعنی لەگەڵ خواردنا بینت چۆنە لەگەڵ خواردنا بۆ نمونە کەسێکی خۆشخۆری یان بۆن حەزت بە خواردن هەیە یا کەم خۆری دایم خۆری هەیە یاخود حەزت بە چ خواردنیە کە بۆ خواردنێکی دیاری کرا و تایبەت هەیە وەڵاهی سیدات بە جسم و شتماتی ئەمەکەون بەرگوشتمە بخۆرم بەڵام ئەتوانم بڵێم بخۆرێکی دایم خۆرم زۆر ناخۆم و لە خواردنە تۆزێ هینە مەنگە منکەرم بە چ دیوێکە مەنگە من یەوە ناکەم لەسەر سفرە داببڕم نە ڕازیم پێی بەڵام بەخوا حەزم لە شتە خۆشەکانە یعنی دایم حەزم لە شتی خۆشە ئەتوانم بڵێم شێت و شەیدای گۆشتی سوورم بە مشتەقاتەکانی گۆشتی سوورە بە کفتەیەوە بە شفتەیەوە بە کوبەیەوانێ یعنی ئەوەی لە گۆشتی سوورە هەبێ من زۆرم حەز لێتی
کەم حەزم لە برنج و شلێ حەزم نێتی بەڵام کەم حەزم لە برنج و شلێ ینی شلە ئەنواعی هەیە تۆزە تایبەتمەندم لەو شتانەیە و ڕقیشم لە مریشکە حەزم لە مریشک نییە ئەی خۆم وەکوتم بۆڵە بۆڵکردنیم ئەی خۆم بەڵام حەزم لە مریشک نییە بەڵام بخۆرم. باشە یاریکردنت بۆ نمونە کاتێکەوە یاری و کردووە تا ئاستیانەکان گەیشت و یاخود لە چ تیپێکی ملی یاریت کردووە کە ئیستا دابڕاوی لێی ئستا پێم وایە هەر یاری ئەەکەی بەڵام وەکو پێویست نابە بۆنی لەوانەیە هەندێک کاری تایبەتەوە هەبێت نەتوانی وەکو پێویست ئەو گرنگیە بە یاریکردنی خۆت بی. وڵای یەکەم سەبەبی ڕێیسی کە یاری ناکەم ئەوەیە کە من پێم وایە ئێستا کەسانێکی زۆر باشتر لە من هەن کە سەلیقەیەکی جوانیان لە وەرزشایە بۆی خۆم دوورخسۆتوانێ نامەوێ حەقی ئەوانە بفەوتێنم لەبەرەوەی یاریزانی زۆر باشترەیە بۆیە دابڕانەکەم هیچ سەرکەوتنی تەمەن و لیاقە و ئەمانەش وەکاری سەرەکین بەڵام وەکو یاریکردن من لە تیپی یەکەم تیپ کایاریم باسی تیپی گەڕک ناکەم یەکەم تیپ کاریم تیا کردوێت یاریگای گەورە تیپی کۆڵنەدەری شاری سلێمانی یاریم کردووە لە ڕێگەی تیپی کۆڵنەدەرەوانێ دەرفەتی تازە پێگەشتوانی سیروانی نوێم بۆ هاتە پێش ئەو کاتە تیپی تازە پێگەشتوانی سیروانی نوێ چەند هاوڕێیشی ئەزیزی تیا بوون کە هیچێک لەوانە پرسیار عەبدوڕەزا بوو بەڵام من یاریزانی یەدەک بووم بە حکمەوەی لە گەڕەکیش دایم مالی 86 بوون 86 بەشداریە کرد 86 و 88 من مالی 89 بوو تاوان خۆ دەزانی یاریزانی یەدەک بێ و کات شوانە دۆم بە ڕەحمەت بێ کە ئەمە لە قەبەکەیەتی کاکشوانە کە کۆچی دوایی کردووە خی گەورە لە گوناهی خۆش بێ و لە گوناهی ئێمەش خۆش بێ ئەو کات داوای لێکردم بەردەوام بم بەڵام بە حکمەوەی من لە گەڕک گاڵتەیان پێکردم تۆ لە نادی سیوان هەر احتیاتی چییە و چییە قەرارەمان نەچمانێ کە نەشتمەوە چی بوو بەردەوام بووم هەر ئەو ساڵە پاڵاوانتی تازە پێگەشتوان نەکراگنا دەرفەتی کاپتنبوونیشم پێیرا لەوەی کە بەردەوام بم بەڵام نەکرا لەو کاتەیە بە حکمی باڵاکەم دەرفەتی یاریکردنی باسکە هاتە بەردەمم کە واز لە تۆپی پێ بێنم لەو بەر و کاتە هیچ موچێکی نەبوو دەرفەتی یاریکردنی باسکە هاتە بەردەمم بە موچەوە بۆیە هەر لایەنەی سیروانی نوێە دەستم بە یاری باسکە کرد هەتا ساڵی 2012 لە یاری باسکە کە تا ئاستی پێشکەوتوانی ڕۆشتم پاڵەوانەتیمان لەسەر ئاستی کوردستان بردەوە کوردی خۆمان بەواڵێ نانیکەوتە ڕۆنەوە نانم کەوتە ڕۆنەوە بە حکمی باڵاکەم یعنی باوەڕکە یەکەم پاڵەوانتی کە بەشداریم کرد ڕێز و خۆشەویستیم بۆ کاگڕێکەوت و کاکامەران و ئەو بە ڕێزانەیە یعنی کاری من چی بوو یان بەس لە بەردەم حەلەقەکەیە بۆردەکەیە بۆستە تۆپەکە هاتە خوارەوە تۆ بیگرە یا هەڵیێرەوە بۆ گۆڵ یا بێرەوە بە دەرەوە با بێتەوە بە هەجمە کە هەڵیشمایەوە بۆ گۆڵ فاولیان لێ کردم ڕەمیان بۆ دروستە بوو 2 ڕۆژ بوو باسکەمە کرد بەشداری بوو تۆڵام کرد ڕەمیان بۆ دروستە بوو ڕەمیەکانیش مەفۆتان. کاک محەممەدیان کاتی بەرنامەکەم کۆتایی هاتووە پێم خۆشە لە کۆتایی بەرنامەکە دواوتە دواقسەت هەم لەسەر کاری ڕاگەاندنی خۆت بێ یاخود وەرزشی کوردستان بێ یاخود وەرزش لە میدیای کوردیدا پێگەی وەرزدا دواقسەی خۆتمان بۆ بکەی سواس دەکەین. دواقسەی من وەڵا دوای دەستخۆشیم ئەوەیە کە داوا لە سەررجەم ڕاگەاندن کارەکانەکەم ناڵێن با بینەر ئاراستەوکە بەڵام دڵی بینەرەکەتت لا گرنگ بێ تکایە بە شێوازی دڵێشان هیچ مەکەن تکایە بێمنەتانە کار مەکەن بێمنەتانە زۆر قورسە بۆ نمونە منێک کە دانیشم سێری یاری کلاسیکۆکەم پاژەوی کلاسیکۆ کۆتاییەت بەرشەلۆنای باتوانێت بێم هەموو شانازیەکان بەم بە بەرشەلۆنە لەویا دڵیان دەرانی ڕیاڵ بڕەنجێنم واقعەکە باسکەم نەک دانیشم ستایش و سەرزەنشتکەم واقعەکە باسکەم واقع گەیاندن بارودۆخێکی زۆر گرنگە کە ئێمەی میدیاکار بگەینە ئامانجی گەیاندنمان چونکە لە کۆتایە ئێمە هەمومان ئیش بۆ بینەرەکەین دڵی بینەر گرنگترین شتە و هیوای بەردەوامی بۆ هەمویان نەخوازم بە هیوام ئەوەی هەمووان ئەو خەون و خولیانەی کە هەیەە لە بواری ڕاگەاندنا چ وەرزشکار بێ چ ڕاگەاندکار بێ بۆ خەون و خولیان بگەن. بەڵێ دووبارە دەست و خۆش بێ ئازیزان کاتی بەرنامەکەم کۆتایی پێهات لە کۆتایی بەرنامەکە سوپاسی ئامادەبوونی محەممەد ئیبراهیم میدیاکاری وەرشی دەکەم کامڕۆ لەگەڵمان بوو بەرنامەکەی جوانتر و ڕازاوەتر کرد و ئێمە خۆشحاڵ کرد بە ئامادەبوونی سوپاسی هاوکارانم لە پشتی کامێرا سوپاسی ئێوەش کە تام کاتە بینەری ئێمە بوون ڕێز و سڵاوی سیرات بابانی قبول فەرمونون تا ئەڵلقەیەکی تر و بەرنمەیەکی دیکەی هەفتانی وەرزش بەخوای گەورە بەدەسەڵاتان دەست پێرم شاد و کامەران بن.